گوێبیستەکارانی خۆشەویست لەمڕۆ بەدواوە هەوڵەیەم لە ڕێگەی ئەم ڤیدیۆیەوە کە لە پێیجی مارگرێت دانرێت بەردەوام بم لە وانەی ساینس. هیوادارم ئێوەش ئامادە بن بۆ ئەوەی کە درێژە بە پرۆسەی خوێندەین بێ لە ڕێگەی ئەم ڤیدیۆیانەوە. بۆلی دوو کتێبەکانتان بکەنە سەر لاپەڕە 77. پێشەوەی کە باسی وانەکە بکەینەمێ پرسیارێکتان لێ بکەم. بەنیتان بیر ماوە؟ بەنی شێوەی بیرماوە. حەزرن بەنی بێ؟ زۆر چاکە. بە هەمومان بەیەکەوە بڵێین هەلۆ بەنی. ئۆکەی، با بزانین ئەمڕۆ بەنی چیمان فێرەکە. How do we take care of resources؟ ئێمە چۆن گرنگی بە سەرچاوەکانەیین. بەر لەوەی وانەکە دەست پێ بکەین پێویستە کە پێداچوونەوەیەکی خێرای وانەی پێشوو بکەین بۆی بیرتان بخەمەوە کە ئەم بابەتە لەسەر چییە. Natural resources. بیرم ماوە natural resources چی بوو؟ زۆر چاکە. Natural resources are everything found in nature and used by people. Repeat after me. بڵێرەوە. Natural resources are everything found in nature and used by people. Again, دووبارە. Natural resources are everything found in nature and used by people. Very good. Natural resources سەرچاوە سروشتیەکان هەموو سەرچاوانن کە لە سروشتا هەیە و خەڵکی بەکاری ئەهێنێ. وەکو چی؟ بیرماوە؟ با من بیرە بخەمەوە. وەکو plants ڕووەک animals ئاژەڵ rocks بەرد soil خاک water ئاو air هەوا. تا ئێرە پێداچوونەوەی وانەیە پێشوو بوو کە لە خوێندنگا خوێندومانە. ئێستاش با بگەڕینەوە سەر بابەتەکەی خۆمان. How do we take care of resources؟ وانەکەمان بەم پرسیارە دەست پێکا. Why do people take care of resources؟ بۆچی خەڵکی سەرچاوەکان دەپارێزێ؟ کاتێ ئەم پرسیارەم لێ کردی ئەبێ بڵێ Because when natural resources are used up, there will be no more. چونکە کاتێ سەرچاوە سروشتیەکان هەمووی بەکار بێت هیچمان بۆ نامێنێتەوە. Why do people take care of resources؟ لە وەڵامە ئەبێ پێم بڵێ Because when natural resources are used up, there will be no more. Repeat after me. بڵێرەوە. When natural resources are used up, there will be no more. Again, دووبارە. When natural resources are used up, there will be no more. Very good. بۆ نمونە oil. Note, what is oil? Oil is a natural resource. Note, سەرچاوەیەکی سروشتیە. Repeat after me. بڵێرەوە لە دوامەوە. Oil is a natural resource. Again, دووبارە. Oil is a natural resource. ئافرین. بۆچی پێویستە خەڵکی پارێزگاری لە نەوت بکە؟ Because when oil is used up, there will be no more.
ئەگەر هەموو نەوتی جیهان بەکاربێنین ئەوە نەوتمان بۆ نامێنێتەوە، بۆیە زۆر گرنگە کە سەرچاوەکان بپارێزین. What are ways people can take care of resources? ئەو ڕێگایانە چییە کە خەڵکی پارێزگاری لە سەرچاوەکانەکەن پێی؟ They reduce. کەمی ئەکەنەوە، کەمتر بەکاریهێنن. They reduce their use of resources. For example, they turn off the light when they don't need it. کاتێ لە ژوورێکانە بن، گڵۆپەکانی ئەو ژوورە کوژێننەوە، بەمەش کەمترین کارەبا بەکارهێنن. They use water only as much as they need. کاتێک ئاو بەکارهێنن، تەنها بە پێی پێویست ئاوەکەکەنەوە. Okay, let's take a rest. با ڕێستێکی بچکۆلانە وەربگرین. لەم ڕێستەیە ئەمێ ئەوەتان بیر بخەمەوە کە زۆر گرنگە دەستەکانمان بە پاکی بشۆین و پاک و خاوێنی ڕابگرین. منەم جێرمێکسم هەیە کە ڕسمی بەنی لەسرە. هەموو کاتێ بیر مەخاتەوە کە دەستەکانم پاک بکەمەوە و پاک و خاوێنی ڕابگرم. ئەی ئێوە دەستەکانتان ئەشۆن؟ Okay, ئێستێمە گەشتنەکوێ؟ Ways people can take care of resources. بەڵێ باسی ڕدیوسمان کرد، باسی شتێکی کەماوە بیکەین. They reuse things. واتە شتەکان دووبارە بەکارهێننەوە. لەبیرتان ماوە کاتێ لە خوێندنگە بووین، پەرداخی ئاوا پلاستیکەکانمان دووبارە بەکارهێنایەوە و ئەمان کرد بە جێگەیەک بۆ ئەوەی کە قەڵەمی تیا هەڵگرین. بەمە وترێت reuse. کەواتە ئەو ڕێگایانە چیە کە پارێزگاری لە سەرچاوەکانەکەین پێی؟ reduce, reuse, reduce, reuse, reduce, reuse. Very good. Think about it. بیری لێ بکەرەوە. How do we take care of resources? ئێمە چۆن پارێزگاری لە سەرچاوەکانەکەین؟ واتە و ڕێگایانە چییە کە ئیگرینە بەر بۆ پارێزگاریکردنی سەرچاوەکان؟ Why do we take care of the places where people, plants and animals live? بۆچی پێویستە و شوێنانە بپارێزین کە مرۆڤ و ڕۆک و ئاژەڵی لێ ئەژی؟ واتە بۆچی پێویستە سەرچاوەکان بپارێزین؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە بیر لەوە بکارەوە لەم وانەیە فێری چی بوویت؟ وانەی ئەمڕۆمان هەرەوە نەبوو. لێرەیە کۆتایی بەوانەکەیە. وەڵامی ڕاست لە کۆمنتە دابنێ و ڕاستترین وەڵامە بێتە سێری وانەکە. Take care. Bye bye.